ئێمە لە کوردستانە بۆی کە یەکەم جار خۆمان چارەسەرکەین کێشەکانی خۆمان چارەسەرکەین بە باشترین شێواز پێویستە هەمومان لەسەر ڕایگەشتی و لەسەر هەر هەمومان پێویستە دەست بە ئاوە بگرین چکە زۆربەی خەڵکی ئێستا لە غەسلەکانە لە شوێنە تایبەتیەکانە ئاوی شیرن بەکاری هێن بۆ ئاوەڕۆکردن ئەو کێشێکی زۆر گەورەیە بۆیە ئەو کەسێکی ئێستا گوێبیستمە تکات لێ یەکەم مەڵێ من بە من چارەسەر ناکری بەڵێ بە تۆش چارەسەرەکرێ تۆ تاکێکی لەو کۆمەڵگەیە ئەگەر تۆ چارەسەرت کرد ڕێنووی بدە بە سێ کەسی تر ئەو سێ کەسەش بەسیانی تر بڵێن لە ساڵێکە ئەگاتە 3 ملیۆن و زیاتر لە 30,000 کەس. بەڕێی من ینی ئەو خانمانێکەوە سۆندە خاستن کە لە پێش دەرکە خۆیان تاخیر دەکەن و ئەوانە حەقی ماڵی تکە دەخۆن ینی لەوانەیە کە ئاوەکەی بگرتەوە کە مەسەلەن پێویستی پێ نییە و لەو زیادە ئەوەی کە لە پێش دەرگا سەرفی دەکا لەوانەیە ئاوەکە لە بۆ ماڵی تکە بڕواتن. بەڕاستی ئاو شتێکی گرنگە ئەرکە حکوومەت بەوە ئەزانم کەەوە ئەبێتن وەشداری لە مەکتەبەکان دەست پێ بکە بەوەی کەەوە ئاو بەکاربن چکەم ئاو زۆر میمە لە ژیاندا ئاو بەسەوە نییە خۆتی پێ شۆی بیخۆیتەوە ئاو ئەوەیەکەوە هەموو ژیان لەسەری دروست بووە جا بۆیە ئەبێتن خەڵک هۆشداری بکەیتن هۆشداری خەڵکش بە من لە قۆناغی سەرەتایی مەکتەبدایە.